بۆیە گەنجانی بەڕێز بە زەیەکتان بە خۆتان بێتەوە، هاوڕێتی خەڵکی خراپ مەکە. ئەو گەنجەی کەوەها نامانێرێتە دەرەوەڵێ مامۆستا باسی ژیانمان بکە کە ئێمە بەوە تێکەوتین، ئامان جگەرەش ئەخۆی لە پاکەتی خۆ جگەرە بخۆ ئەگەر حرامەکە ئەنجام ئەدەی، لە دەستی خەڵکی وەرمەگرە، دوو ڕۆژی تر هەموو شتێکی خراپت پێ ئەکا. کە کاتێک دەستی دایە دەرمان خواردن و مخەدەرات خواردن، ئیتر هیچ ئینتیمایەکی لا نامێنێت. وەکو شێخ ئیسلام ئیبن تەیمیە ئەفەرمێ ئینسان وا ڕەزیل ئەکا بەدڕەوشتی لە خۆی و ماڵ و مناڵیشیا بمینێ، توانای ئەوەی نییە دەفعی بکا، بۆ لەبەر ئەوەی مدمین بووە بە شتێکەوە ئەوەندەی ئەوەی بەلاوە گرنگە، ماڵ و مناڵی خۆی بەلاوە گرنگ نابێت. خوای گەورە لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. أفرمي أي إيمان داران قمار مشروب يا نصيب أو شتاني كوها نهيمان ليكردوه للشريعة لو تاري تراباسم كردوه رجس من عمل الشيطان. علماء فرمون شراب كحرامة مخدراتش هاو شوي شرابة، چکۆم بە نەسی شەریعەت هەر شتێک عەقڵ بەرێ ئەو شتە حرامە بێ لەسەر ئینسان، بەڵکو مخەدەرات زۆر خراپتر لەمە شەراب عەقڵی ئینسان جێل ئەکات و ئینسان بەرەو هەلاک ئەبات. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی شعوب، بۆی خەڵک کە کاتێک دەستی دایە دەرمان خواردن و مخەدەرات خواردن، ئیتر هیچ ئینتیمایەکی لا نامێنێت. وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئەفەرمێ ئینسان وا ڕەزیل ئەکا بەدڕەوشتی لە خۆی و ماڵ و مناڵیشیا ببینێت توانای ئەوەی نییە دەفعی بکا، بۆ لەبەر ئەوەی مدمین بووە بە شتێکەوە ئەوەندەی ئەوەی بەلاوە گرنگە، ماڵ و مناڵی خۆی بەلاوە گرنگ نابێت. ئێمە بەڵگەی زۆرمان لایە، بەڵام عاقڵ ئەو کەسەیە کە تێ بگات ناچینە هەندێک تەفاسیلەوە کە چۆن خەڵک هەبووە خێزانی خۆی لەبەر مخەدەرات تووشی خراپەکاری کردووە، خەڵک هەبووە ماڵ و سەروەت و سامانی لەدەستداوە، خەڵک هەبووە ئێستاکە حالیان لەم ڕۆژی جومعەیە لە ناو سژنە بە هۆکاری هاوڕێی خراپ و مخەدەرات. خۆشەویستانم، رجس من عمل الشەیطان، پیسیەکە لە پیسیەکانی شەیطان ئەیهێنێتە ناو کۆمەڵگا بۆ ئەوەی گەنجان و نوخبەی جوانی ئەو میلەتە کە گەنجە ئەتوانێ ژێرخانی ئابووری وڵات هەڵسێنێتەوە کە دینی ئیسلام سەرخا، ئەگەر ئەو گەنجانە ئیفلیج کرا، لەسەرەوە سیاسیەکان ئیفلیج کرا، مامۆستایانی مینبەر لە حەق دوور خرانەوە، ئیتر چی ئەمێنێ لە وڵاتە کە بشایستەی ئەوە بێ پیاودڵی پێ خۆش بێت؟ یعنی سەیکە ئەو چینانەی کە لە ناو کۆمەڵگەیە بتوانێ شتێ بکە، بە گەنجەوە هەمووی بە هەدەر بڕوا هەمووی کۆتایی پێدێ. بۆیە علماء فرمون فالمخدرات تلتقي مع الخمر في علة التحريم. مخدرات لقل شرابا يك علتيان هي أويش يبرا كانم وهي الإسكار، إنسان سكرانك ما دام سكراني كرد عقل دس أدا كواتا حكمي شرابو أو شنانيك خواي پروردگار بنصي قرآن حرامي كردوا. بويا خواي پروردگارش لقرآن أفرمي يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. خواي پروردگار پاکەکانی حەڵاڵ کردووە و پیسەکانی حرام کردووە. هیچ کەسێک نییە صاحب فیترەتێکی سەلیم بێ، صاحب دینێکی سەلیم بێ، صاحب عەقڵێکی تەواو بێ، صاحب دین و عرز و ماڵ و نەفس و عەقڵ بێت بڵێ مخدرات لە پاکەکانە. هیچ کەسێک ناتوانێ ئەو مەقاسیدەی پێنجەی شەریعەت کە هەموو تەشریعێک لەم پێنجتە سەرچاوە ئەگرێ بۆ پاراستنی ئەم پێنجتە کە بتوانێ مجتەمەع بژێت، چونکە مجتەمەع دینی نەبوو وەکو ئەم سەردەمەی لێدێ، مجتەمەع بە مخدرات عەقڵی لەدەستدا وەکو ئەم سەردەمەی لێدێ، مجتەمەع ناموسی لەدەستدا نەسل و وەچەی یەکتری گیا ناکرێتەوە، مجتەمەع ماڵی نەما ڕیبا کەوتە ناو خەڵک و تعدا لە یەکتری کرا، مجتەمەع ئاوای لێدێ کە وەک ئەم ڕۆژگارە لە وڵاتانی موسڵمان و غەیرە موسڵمانەی بینن. بۆیە لە مەقاسیدی شەریعەیە ئەم پێنجتە بە چییە پارێزرێ؟ بە پاکەکان. خوای پەروەردگارە فەرمێ من پاکم بۆتان حەڵال کردووە و پیسەکانم لێتان حرام کردووە. ئەمە هۆکاری ئەوەیە ئینسانی عاقڵ بەستێ ڕامێنێت، تێفکرێ ئەزانێ ئەمە لە ژێر شتی پیسا جێی ئەبێتەوە. بۆیە ولا يصنف المخدرات إلا مع الخبائث. دەرمان و مادە هۆشبەرەکان ئیلا لەگەڵ پیسەکانە سەرچاواگرێ.
چ کەسێکتان بینیوە مەجلیسێکی سوڵحدا بنشێ و دەستکەنە دەرمان خواردن بڵێن کۆمەڵێ دەرمانە خۆین و دوای سوڵحەکەکەین ناوەشێتەوە لە عەقڵی پیاوەتی ئیلا ئەبێ بڕۆی لە نێرگەلەخانەکان لە سوچێکەوە بە ترسەوە دەرمان بچێکی ئەها دایەنە سەریانە ئەها جیران کێ لە ئێوە هەیە کوڕەکەی لەسەر دەرمان خواردن بگیرێ و لە ڕووی بێ بڵێ کوڕەکەم پیاوێکی واوە ئازایە کوڕەکەم وا پیاوێکی لە سوڵحا بوو بەخوا قەدریان لێ کرد شتیوانی عەزیزەکانم بۆیە گەنجانی بەڕێز بەزەیەکتان بە خۆتان نابێتەوە هاوڕێتی خەڵکی خراپ مەکە ئەو گەنجەی کە وەها نامانێرێتە دەرەوەڵێ مامۆستا باسی ژیانمان بکە کە ئێمە بەوە تێکەوتین ئامان جگەرەش ئەخۆی لە پاکەتی خۆ جگەرە بخۆ ئەگەر حرامەکە ئەنجامەدەی لە دەستی خەڵکی وەرمەگرە دوو ڕۆژی تر هەموو شتێکی خراپت پێ ئەکا هەتا وەکو ئەوەی کە هەموو ژیانی خۆت لەدەست بدەیت تۆش لە خەڵکی تر عاقڵترنیت ئەگەر ئەو عەقڵە بەکار نێنی ئەگەر ئینسان حرام ئەنجام بدا هەر لە نەفسی خۆیان ئەنجامی بدا باشترە لەوەی بڕوا بە جەماعی بیکات بۆیە دڵنیات ئەکەمەوە هەر کەسێک فێری ئەو نەخۆشیە بوو بێ بەزەی پێتان نایەتەوە حەز ئەکا چۆن خوای پەروەردگار بە ئەبوو جەهل ئەفەرمێ فەلیەدعو نادیە ئەو نەوادیە پیسانەی کە وەها هەیە لە کوفر و ئیلحاد لە مخدرات لە خراپەکاری هەموو کەسێک حەزەکان نادیەکەی خۆی زۆر کات تکایە لە چ نادیەک ئەبی لە نادی پیاوچاکان لە ئەهلی خێر و سەلاح لە ئەهلی قورئان و زیکر و نوێژ هەتا وەکو خەڵکی دەستی خێرت بۆ درێژ بکە یاخود ئەوە تا بکەویتە سژنەوە و دوو ڕۆژی تر دایکی داما و باوکی داماوت بە ترس و لەرز و لە خەڵکی بشارنەوە بێن مواجهێکت کەن لە مانگێکە وە کەسیش بە کەڵکت نایە